هیوای کاتێکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 23. لە لاپەڕە 23ش گەیشتمە پرسیاری ژمارە 8. پرسیار چییە؟ لێرە لەو پرسیارەی وەڵامەکە هەیە، پرسیارەکە نییە. پێویستە پرسیارەکەش ببینینەوە. سەرجەمی تەمەنی هیوا بێستوون و توانە. هیوا و بێستوون و توانە سێ کەس 41 ساڵە. تەمەنی هیوا 14 ساڵە. توانە گەورەترە لە بێستوون بە 3 ساڵ. وەڵامەکەش 12 ساڵە. ئایا پرسیارەکە چییە؟ واتە سێ کەس هیوا، بێستوون، توانە بە هەر سێکیان تەمەنیان 41 ساڵە. هیوا تەمەنی 14 ساڵە. تواناش گەورەترە لە بێستوون بە 3 ساڵ. ئەو پرسیارەی کو شیکار دەکەین. یەکەم شت ئەمن لێرە نووسیتم، هیوا کۆ بێستوون کۆ توانە یەکسانە بە 41، هەر سێکیان تەمەنیان 41 ساڵە. ئەوجا لە جیاتی بنووسم هیوا و بێستوون و توانە، سێ پیتم نووسیە، ه و ب بۆ بێستوون و ت توانە دەکاتە 41. ئێستا بووە هاوکێشە. ئەوە بووە هاوکێشە چونکە پیت یەکسانە لەگەڵ ژمارە بووە هاوکێشە. لەو هاوکێشەیەی چونکە دەزانم هیوا تەمەنی 14 ساڵە، پیتەکەی لا دەبەم لە جیاتی ژمارە 14 دادەنێم. تۆزە پیتەکان لا دەبەین دەیانکەین بە ژمارە هاوکێشەکە شیتەڵ دەبی، شیکار دەبی. ئێستا تەنیا دوو پیت مایەوە، بێستوون و توانە. هەنگاوی پاش ئێستا زانیاریەکی دیکەشم هەیە، ئەویش ئەوەیە کە تەمەنی توانە ئەگەر کەمی کەمەوە لە تەمەنی بێستوون دەکاتە یەکسانە بە 3، چونکە توانە بە 3 ساڵ لە بێستوون گەورەترە، واتە جیاوازی تەمەنیان 3 ساڵە. ئەو زانیاریەش لێرە دەنووسم. ئێستا دەچمە لای هاوکێشەکە چۆن شیکار بکەم. لێرە تەماشای لای دەستی ڕاستی هاوکێشەکەی بکەم. ژمارە 14 هەیە، لە لای چەپیش 41 هەیە. دەتوانم 41 14 لێکەم کەمەوە هەتا ئەو 14 نەمینێ لە لای ڕاست، چونکە پێویستم پێی نەمایە، تەنیا پێویستم بەو دوو پیتەی مایە، ئاسانتر بی هاوکێشەکەم. لەبەرەوەی 41 کەم دەکەمەوە لە 14 دەکاتە 27. واتە لە لای ڕاستی هاوکێشەکە تەنیا پیتی ت لەگەڵ ب مایەوە کە هەردووچیان تەمەنیان دەکاتە 27 ساڵ. واتە توانە و بێستوون سەرجەمی تەمەنیان دەکاتە 27 ساڵ. ئەوە زانیاریەکی نوێ بوو کە بە خۆم شیکارم کرد، بەدەستم هێنا. ئێستا دەزانم سەرجەمی تەمەنی توانە و بێستوون 27 ساڵە. دەشزانم جیاوازی تەمەنیان 3 ساڵە. ئێستا پێویستە دوو ژمارە بخەمڵێنم و ساغ بکەمەوە هەتا دەگەمە ئەنجامی دروست. دوو ژمارەم هەیە 27 و 3، واتە ئەو ژمارانەی کە دەیان خەمڵێنم نابی لە 27 زیاتر بیەوە، نابی لە 3ش، دەتوانین لە 3 کەمتر بی، بەڵام ناتوانین لە 27 زیاتر بی. ئێستا دیسان نووسیتمەوە ت کۆ ب یەکسانە بە 27،
کەم بە یەکسانە بە 3. ئێستا چ بکەم باشە؟ لێرە خەمڵاندن دەست پێ دەکەم. گریمان تەمەنی توانە 17 ساڵە، تەمەنی بێستونیش 10 ساڵە، چونکە ئەگەر کۆیان بکەمەوە 17 کۆدا دەکاتە 27 هەر نەبی یەک لە مەرجەکانم ڕاستە. بەڵام ئایا ئەمن ئەگەر 17 کەم دەی بکەم بەخۆی دەبی بکاتە 3؟ ئەمن کە 17 کەم دەی دەکەم 17 دەی لێ بڕوا دەکاتە 7 ناکاتە 3 کەواتە خەمڵاندنەکەم هەڵەیە. دەبی چ بکەم باشە؟ دەبی ئەو جیاوازیەی کەم کەمەوە، هەتا جیاوازی کەم کەمەوە پێویستم پێیە ئەو ژمارەی کەم کەمەوە ئەو ژمارەی زۆر کەم. ئەوەی کەم کەمەوە ئەو ژمارەیەش زۆر کەم، هەتا جیاوازیەکەم کەم بیتەوە. لەبەر هەندێک 17 کەم کردەوە کردمە 16، دەشم زۆر کرد کردمە 11، جیاوازیەکە هەست دەکەم تۆزە کەمتر بووە، بەڵام هێشتان هەر هەڵەیە، هێشتان نەبوویتە 3. ئەو جارەی چ دەکەم؟ 16کەی هێشتا کەم دەکەمەوە، دەیکەمە 15، 11کەش یەک زیاد دەکەم دەکەمە 12. ئێستا جیاوازیەکەم بووە 3، جیاوازیەکەم ڕاستە. ئەوجە ساغی دەکەمەوە ئایا 15 ئەگەر کۆی کەمەوە لەگەڵ 12 دەبیتە 27، چونکە سەرجەمیشیان 27، سەرجەمی تەمەنەکەیان دەکاتە 27. بەڵێ ئەگەر لە کاتی ساغکردنەوە دەزانم کە 15 و 12 دەکاتە 27، جیاوازیەکەشی دەکاتە 3، کەواتە وەڵامە ڕاستەکەم بەدەستهێنا. مایە بزانم ئایا ئەو وەڵامە تەمەنی 12 ساڵە دەبی پرسیارەکە چییە کە کرابی؟ ئەمن لێرە هاتمە سەر ئەو بڕیارەی کە پرسیارەکە ڕەنگە ئاوا کرابی ئایا تەمەنی بێستون چەندە، یان ئایا بێستون چەند ساڵە، یان ئایا تەمەنی هەرە بچووکەکەیان چەندە، ڕەنگە پرسیارەکە ئاوا کرابی. لەبەر هەندێ جوابەکە وەڵامەکە بوویتە تەمەنی 12 ساڵە. لێرە زانیمان کە بێستون 12 ساڵە، توانە 15 ساڵە، هیواش 14 ساڵە. ئەوە هاتمە کۆتایی ئەو پرسیارەی. بگەڕێمەوە لای پرسیارەکانی دیکە. پرسیاری ژمارە 9: خشتەکە بەکاربهێنە ئەگەر شێوازەکە تەواو بکرێت سەرجەمی میلەکانی هەر چوار یاریزانی غاردان لە ڕۆژی پێنجەم دەیبڕن چەندە؟ هەست ناکەم پرسیارەکی نووسینەکی زۆر ئاسانە، خشتەکە نازانم زۆر بە نووسینەکەی ناچی، بەڵام ئەمن ئەگەر تەماشای میلەکان بکەم، تەماشای ژمارەکان بکەم، ژمارە 2، ژمارە 6، ژمارە 10، ژمارە 14، شێوازەک هەیە لە مابەینیان کە هەتا دێ بە 4 زیاد دەبی، واتە 2 یەکەم جار 2 بوو دەبیتە 6، چونکە ئەگەر 2 کۆ بکەمەوە لەگەڵ 4 دەکاتە 6، ئەگەر 6 کۆ بکەمەوە لەگەڵ 4 دیسان دەکاتە 10، دیسان 10 کۆ بکەمەوە لەگەڵ 4 دەکاتە 14، کەواتە هەست دەکەم شێوازەکە هەر جارەی 4 زیاد دەبی، لەبەر هەندێک منیش لێرە 4 زیاد دەکەم بۆ ئەو 14، ئەو ژمارەی لێرە دەنووسم 8. ئەوجە نازانم خوێندکاری ژیر بەڕایت و شیتەڵی ئەو پرسیارەی کووە. لێرە دەنووسم 8 چونکە هەست دەکەم پرسیارەکە زۆر ڕوون نییە، بە چاوی من ڕوون نییە زۆر، چونکە 4 یاریزان لێرە 1 یاریزان، ئایا مەبەستی چییە؟
بەڵام شێوازەکە بەو جۆرەیە. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 10. شەمەندەفەرەکە وێستگەی جێهێشت لە کاتژمێر 11:45 خولەکی پێشنیوەڕۆ. پن وابزانم واتە پێشنیوەڕۆ. هەمیشە دەگاتە وێستگەی دێ پاش 34 خولەک لە دەرچوونی. ئەمڕۆ لە کاتژمێر 12:24 دوای نیوەڕۆ گەیشت. شەمەندەفەرەکە چەند دوا کەوت؟ شەمەندەفەرەکەیە کاتژمێر 11:45 خولەک دەرچووە، دەبوایە ڕێیەکەی تەنیا 34 خولەک بە، پاش 34 خولەک بگەیشت بە وێستگەی پاش ئەو وێستگەی ئێستا، بەڵام ئەوڕۆ تۆزێک درەنگتر هاتیە، دوا کەوتیە، کاتژمێر 12:24 دوای نیوەڕۆ گەیشتیە. پرسیارەکە ئەوەیە ئایا چەند دوا کەوت؟ زۆر باش نەنووسرایە لێرە. پن خاڵی لە مابەینیە، لێرە دن خاڵی لە مابەینی نییە، نازام لەبەر چ نووسینی ڕاستەکە کامەیە، خاڵ هەبی یان نەبی، بەڵام ئەوە کێشە نیە. دەچینە لای پرسیارەکەی. شەمەندەفەرەک گوتمان وێستگەی بەجێ دەهێڵی کاتژمێر 11:45 خولەک پێش نیوەڕۆ. پێش نیوەڕۆ پن پێش نیوەڕۆ پێش نیوەڕۆ پاش 34 خولەک دەبی بگاتە جێ. ئەگەر ئەو 34 خولەکەی کۆ بکەمەوە لەگەڵ کاتژمێر 11:45 دەکاتە 11:79 چونکە 5 کۆ 4 دەکانەوە، 4 کۆ 3 دەکاتە 7، 11ش لێرە هیچ نییە، هەروەکو خۆی دەینمە خوارەوە. ئێستا ناتوانین ئاوها بنووسین کاتژمێر 11:79 لەبەر هەندێ دەبی ئەو 79ی یەک کاژێری لێ کەم واتە 60 خولەک لێی کەم 19 خولەک دەمینێتەوە. ئەو خولەکەی کە لێی ئەو کاژێرەی کە لێی کەم دەکەمەوە زیادی دەکەم لۆ ئەو 11ەیە، کاتە سەعاتەکەم دەبیتە چەند؟ کە زیادی دەکەم دەبیتە 12:19 خولەک. 12:19 خولەک. بەخۆشی ئەوڕۆ 12:24 خولەک گەیشتیتە جێ. شەمەندەفەرەکە پرسیارەکە ئەوەیە ئایا چەند دوا کەوتووە؟ لەبەر هەندێ دەبی ئەمن 12:19 خولەک کەمەوە لە 12:24 خولەک کەمەوە هەتا بزانم چەند دوا کەوتیە. کە کەم دەکەمەوە 24 19ی لێ بڕوە دەکاتە 5 خولەک دوا کەوتووە. تەنیا 5 خولەک، بەڵام دیارە بۆ شەمەندەفەرەکە زۆرە. 5 خولەک دوا کەوت. شەمەندەفەرەکە بگەڕێمەوە لای پرسیارەکانم. ئێستا پرسیار نەما لەو لاپەڕەیە، لاپەڕە 23 هەمووی تەواو بوو، شی تەڵکرا. لەبەر هەندێ دێمە کۆتایی ئەو وانەیە خوێندکاری ژیر و هەتا وانەی داهاتوو هەر بژی.